ئەمڕۆ وەکو دوێنێ هەموو ئەو تیمانێک کە دوێنێ دەست بەکار بوون بە هەمان شێوە ئەمڕۆ دەست بەکار بوون. تیمی غەواز لە کارا بووە، تیمی فڕۆکەوانی بەردەوام هەر لێرە بووە. زایدەن ئەمڕۆ تیمێکی ناحکومی هاتبوو، تیمێکی مەلەوانی تەختەق غەواز مەلەوانی کەوان، تیمێکی خاوەنەزبوونن بەتوانان، ئەوانش لە بەیانیەوە خەریکن لە ئەم چەمەیە. زایتەن ئێمە کۆمەڵێ گروپی خۆبەخشمانەیە خەڵک کە چەمەکەمان دابش کردووە هەموو مەسافەی 300-400 مەترێک دراوە بە گروپێک. ئەنی هەڵمەتەکە بەردەوام هەیە، بەردەوامە بۆ گەڕان بە شوێنە سێ گەنجەیە کیلۆمەتر بەدوایەکەڕن. ئێمە ئەوەی کە ئێستا ئیشی لە سەرەکەین 3 بۆ 4 کیلۆمەترە بێت. احتیمالی ئەومانداناوە ئەگەر ئەم بەڕێزانە ئەمازیانە ئێمە لێرە خنکا بن دوورخستەوە تا 3 کیلۆمەتر تا 4 کیلۆمەتر. ئەم 3-4 کیلۆمەترمان بەش کردووە. بەڵام بەڕاستە بێ ئەو ڕاستێش بڵێن کەەوە ئیشکردن لەم چەمەیە زۆر قورسە، ئاوەکە خوڕە ساردە، هەر شوێنی چەمەکە هەڵکەوتەیەکی زۆر سەخت و دژواری هەیە.